هەماهەنگی لە نێوان هونەرمەندانی هەموو بەشەکانی کوردستان بەردەوامی هەیە و لە ئێستادا لە پێشانگەیەکی شێوەکاریدا 12 هونەرمەندی شێوەکار تابلۆکانیان نمایش کرد. لا پرۆژێکی نوێیدا سندیکەی هونەرمەندانی کوردستان لە قی سلێمانی 12 شێوەکاری گەنجی لە پێشانگایەکدا کۆکردەوە کە هەرێکە لەو هونەرمەندانە بە ستایل و سەلیقەی هونەری تایبەت بەخۆی کارە هونەریەکانی نمایش کردبوو هەر لە پێشانگاکەدا کە لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کرایەوە خەڵاتی ڕێزلێنانی سندیکای هونەرمەندان بەخشرایە شێوەکارانی بەشدار بوو. پێشەکی سواز بۆ سندیکای هونەرمەندان لە قی سلێمانی کە ئەم دەرفەتەیان ڕەخساند و سوپاس بۆ ئامادەبووان بە هەمان شێوە کە ئەم کاتەیان بەخشی بێمە و من وەک یەکێک لە بەشداربووانی پێشەنگا کە پێکاتوین لە 12 شێوەکاری ئەزموندار هیوادارین بمانتوانی بێت ئیشەکان لە ئاسی بینەراندا بوو بێت و ئەوەی کە ئێمە دڵخۆش دەکا ئامادەبووانە گەرموگوڕی ئامادەبووانە بۆ پێشەنگاکان هیوادارین هەم ئامادەبووان هەم ئەم سندیکا و ڕێکخراوانە بەردەوام بن لە کردنەوەی پێشەنگاکان. بەشێک لە گرنگی لایانی شێوەکاریەوەی کە گروپاتە کە کۆمەڵی هونەرمەند بەیەکەوە کۆمەڵێ ستایلی جیاواز کۆمەڵێ تەبیعەتی جیاواز کۆ دەکرێتەوە هەم لەگەڵ یەک دەگونجێ و هەم ڕێی لەگەڵ یەکتر دەگۆڕنەوە ئەمە بە بەشێکی گرنگی دەزانم بۆ پێم باشە بەردەوام لە پێشەنگاکاندا بوونی هەبێت. بێگومان کارەکانی من 12 تابلۆیە بەگشتی زۆربەیان سروشتە بەشێکیان ئەبستراکت ئێکسپرێشنیزمی تێدا بەشێکیان پێکاتوە لە کۆلاج بەڵام بەگشتی زۆربەی شەکانم سروشتن. سندیکای هونەرمەندانی کوردستان لە قی سلێمانی وەک هەمیشە لە چالاکیەکانی خۆی ئەم جاریان پێشانگاکانی بە شێوازێکی زۆر جوان پۆلیان کرد کۆمەڵێک هونەرمەندی هەڵبژارد کە ئاستیان زۆر لەیەکە و نزیکە و تەمەنیان لەیەک و نزیکە یەک جیلن 12 هونەرمەندی هەڵبژارد کە داوایان لێکردنیەکی بە چەند تابلۆیەک بەشدار بین. ئەم جارە زۆر بەڕێی من زۆر باشتر لە پێشانگاکانی تر کە 7 هونەرمەندیە بەشدارە لەبەر ئەوەی بۆ هەزمکردنی بینەر زۆر باشە یعنی 12 کەس باشتر هەزمەکرێت وەک لەوە من دەستخۆشیان لێکم و سوپاسیانەکەم. من بە 8 تابلۆ بەشدارم کردووە کە کارەکانم زیاتر لە تەجریدەوە نزیکن ڕێباتی تەجریدی کە ئەمە ئوسلوبێکی تایبەتی خۆمە کە سەڵانێکی زۆرە لەسەری ئەڕۆم پێم خۆش لە پێشانگایان نمایشی کەم.